هەمووتان زۆر زۆر بەخێر بێن. درودڕێز بینەرانی بەڕێز، ئەم پیاوە هەندێک قسەی کردووە زۆر زەڕۆڕم بینی بە دەنگ و دیمەن ڕووبەڕوو وەڵامەکانی دەمەوە. بۆ ئەم ئێوارەیە بۆ بەربانکردنەوە بۆ من جێشانازیە کە لە خزمەتی ئێوەی خۆشەویست بەم ئەمڕۆ بەیەکەوە ئەم بەربانگە بکەینەوە دوای چەند دقەیەکی تر. بەێ بەڕێز، بەهانەی بەربانگدانان و سفرەیەکی ڕەمەزان و دەرفەت بینیم بۆ قسەکردن کە باشترە بڵێم زیاتر سەلمێنەری وەزع وێرانەکەتانە، وەک ئەربابەکەتان لە تورکیا کاتێک وێران دەبێت دەچێت نان و چا تەوزیع دەکات و قورئان بەرز دەکات و ناوی خوددا و پێغەمبەر دەهێنێت و بەرماڵ بەرز دەکات و شتی وا وەکو ڕەکلام. ئەمەش بە تەواوی وەکو تەقلیدێکی ئەوانە پەروەردەتان بینیوە بەم شێوەیە. با گوێ بگرین، زیاتر شیکاری لەسەر وێرانی وشەکانی جەنابەت بکەین. پێشەوە دەمویست بەناوی هەمووتانەوە جارێکی تر سپاسی پێشمەرگە قارەمانەکان بکەین کە لە سایەی زەحمەت و ماندووبوونی ئەوان ئێمە دەتوانینەوە بە ئارامی لە کوردستاندا بژین و لە شوێنێکی وەکو ئێرە بەیەکەوە کۆبینەوە. لە سەرەتا ناوی پێشمەرگە هێنان و ئەویش بە قارەمان بەناوکردنیان ئەو پێشمەرگە قارەمانەی کە تا پێش چەند ساڵێکیش بە فەرمی تەنیا بە پیمیم دەناسرە کە سووکترین وشەیە کە خودی ئەوانی شەزانن. پیم میم زیاتر نەبوو، دەیگوتن تۆ پیمیمی یعنی تۆ هیچنی، ئەویش بە شەرمەوە سەری بەرزەکرد بەڵێ من پیمیمم. ئەوەها بوو دوای شەڕی داعشیش بینیمان بەهای چۆنە کە هاوسەری ئەو پێشمەرگە شەهیدانە لە چ دۆخێکدان کە شەرمم دێت باسییان بکەم. بەڕاستی زۆربیان هاوسەنگەری خۆمان بوون، دەبێت خۆیان بێن و باسی هەڵس و کەوتی بەرپرسەکانی جەنابەت بکەن کە چۆن نێزیکیان دەبنەوە. پەککەوتو شل و سەقەتەکان و پاشماوەی ئەم شەڕەژی چیان بەسەرهات بە لەوێ بێ. دیمەنەکانی ڕۆژانە خۆیان دەدوێن چۆن بەهۆی پشتگیری و هاوپەیمانی و بازرگانیتان لەگەڵ هێزەکانی داعش و لە قەرەچۆغ و دەوروبەری مووسل بە بریاری تورک دوای 8 ساڵ لە ڕووخان داعش چەندین جار هێرشی کردە سەر پێشمەرگە، نە چەکی پێبوو نە دووربینی حراری. بە دەیان جار پێشمەرگە بەهۆی ئەم بازرگانی و هاوپەیمانی ئێوە لەگەڵ داعش بوونە قوربانی. چۆن ژن و مناڵی هەمان پێشمەرگە لەبەر نەبوونی نەوت لەبەر سەرما بەهۆی خەلۆزەوە کە لە قوتیان دانابوو گیانیان لەدەستە و تۆ لە جیاتی بەرمیلێک نەوت کە پارەی پێوەدێت بۆ گیرفانی جەنابەت و بەهۆی بازرگانیت لەگەڵ ئەو داعشە چۆن بە چەند دڵۆب فرمێسک ڕشتن قەرەبوت کرد. بە ڕەکلامی بەرچاوی کامێرەکان کە بەڕاستی منە و کات شەرمم لە خۆم کرد. لە هەموو ماڵپەڕەکان و کەناڵ و سایت و هەموو شوێنیش سەرانسەری کردتان بە نەمایش. بەڕاستی ئینسان کە خوێدان نەدات فرمێسک و خوێن دەدات. ئەو فرمێسکانەی بەرهەمی ئەو دەچێت بە سەختە چیان هەر جۆرەك بێ بەرهەمی نەدانی خوێدان بوو. مەگەر کەم خوێن و فرمێسک ڕژان لە ساڵانی ڕابردوو بە هەزاران ژن و کچی کورد لە بازارەکان فرۆشران. هەر کەس لە جیاتی جەنابەت و باوکی جەنابەت بوایە دەبوایە یەک سەر خۆی کوشتبە، دەبوایە سەری لەسەر ئەم شەرەفە داینابە. بەڵام ئێوە هەر ئەو کاتیش پێدەکەنین و تاکە غەمتان بازرگانیتان بوون و دەستکەوتیش بۆ ئێوە هەندێک شت بوو کە ئێوە دەڵێن دەستکەوت، ئێمە زانین باسی چاکەن. هەموو هەوڵێکمان داوە ئەوەی پێمان بکرێت لە خزمەتی ئێوەی خۆشەویستدا. بێگومان هەموو هەوڵت داوە مافیاکانت بپارێزی و پارێزوانیت لێ کردووە. ئەوانەی خەڵکیان ئەشکەنجە کرد، سەرانەستاندن، دزی و تاوانبار و شەقوەشێن بوون و سەرتاشەکانت و ئەوانەی لاقیان خستە سەر سەری مامۆستاکانی ئەم میلەتە هەموویان پارێزراون لای جەنابەت و لە خۆشگوزەرانیدان. وەڵڵاهی یاساش ناتوانێت یەک وشەی ناشرینیش پێیان بڵێت ئەمە سەلمێنراوە. بەڵێ ڕاستە. بێگومان نەحەزەکانی ئێمەش هەموو هەوڵێکیان داوە بۆ ئەوەی ئێمە نەتوانین لە خزمەتی ئێوە دابین و بە ئامانجەکانمان بگەین. نەحەزەکانی جەنابەت
من پێت بڵێم بکێن نەحەزەکانی جەنابەت خانوادەی ئەمفالەکانن کە هەرچی قاتل و بکوژی دایک و باوک و کەس و کاری ئەوان لەژێر سایەی ئێوە بوونەتە خاوەنی پلە و پۆست و سەرمایە و حەوانەوە و لە هەولێر و دهۆک و زاخۆ نەحەزەکانی ئێوە هەمان بنەماڵەی پێشمەرگەکانی دێرینن کە هیچ بەها و نرخێکیان نەک هەر نییە بەلکو هیچ ئامانجێکیان بەدی نەهاتووە تەنانەت موچەکانیشیان پێنادرێت نەحەزەکانی ئێوە ئەو خەڵکە هەژار و بێدەرامەتن کەسانی ڕۆشنبیری ڕاستەقینەن بیرمەندەکانی ئەم وڵاتن کە بەسەدان کەسی واتان پێشتر کوشتووە و تیرور کردووە لە وڵات بەدەرتان کردووە نەحەزەکانی ئێوە هەزاران دکتۆر و پێشەداری گەورن کە کۆچبەری دەرەوەی وڵات بوونە و تەنیا کەسانی بەرژەوەندی پەرست بە دەوروبەری ئێوە کۆبوونەوە دژبەرانی ئێوە دەیان هزار گەنجی پێگەیشتووی ئەم وڵاتەن کە ئاوارەی دەرەوەی وڵات بوونە ئەوەی جێی شانازیە کوردستان لەخوا بە زیاد بێ شوێنێکی ئارام و سەقامگیرە سەقامگیرە کەسەحکە ناف چاوێ مرۆڤێت خۆدان کرامەتێ وی وڵاتی و بێژە سەقامگیرە خۆتیش ئەزانی وانییە ڕۆژانە درونت ئەربابێت دە لەسەر سەرێ هەر دەڤەرەکە vê هەرێمە دیگەڕن و نمونەترین کەساتیت کورد کەنە ئامانج و تنێ دە قۆناغەوان سێ ساڵên کابینا کارتونیا جەنابێتەدا بە سەدان کوردن هەریش هەژی پارچە پارچە کرینە سەقامگیرە هەردووهی دیسە دوو هاوڵاتیên سڤیل li Şêradizê bûne armanceyên firokên Türk و ek lêdwana tenê jî protestoyî jî neda yek lêdwan ji ber ku zarokê we têda nebû bi dehan tirêldarên vê herêmê sîstemkirî bin sîwana te da pêşkeşî Tirkiye hatîne kirin seqamgîr e bi sedan dengên neraziyên heqbêj û pênûsên rastiyê bi hovanetirîn şêwe hatine girtin eşkencekirin û bi dadgehên sexte hatine sizadan erê seqamgîr e her ev ro rojnamevan Ehmed Mustafa peyamênerek kênêne hate çûne ser hate eşkencekirin hunermendê hewlêrê hate sertiraşîn sifkatî pê hate kirin hate eşkencedan parêzer her duhî êrişeka hovane çû ser tam mirinê hate eşkence kirin zaroka 8 salî hate tecawuz kirin ew ê ku tawan kirîn hemî hatine parastin her ev ro di nava famîlî mola dihokê da nîva senterê bajêrê da êk hate kuştin di nav hola dadgeha da hat yek hate kuştin di hola dadgehê da hate kuştin seqamgîr e mafyayên tên tekirîne general û rêveber û medalyeyên qaramaniyê bi destê babê te wergirtîn hêrişê dikene ser xelkê eşkence dikin pare û serana ji xelkê distînin her duhî bû Doktor Nevzad û birayê wî dîroka reşa mafyayê te aşkera kirin mixedderat bin sîbera we bazirganiyeka herî berfiretê te kirin Doktor û mamostayên zankoyê yên wek Doktor Kamiran Berwarî Ferhat Pîrbal sedan mamosta bi qutan eşkence li ser cadê hatine xişandin pîstirîn sîfkatî bi mirovê herî xwedan kirametê li vî welatî hatine kirin seqamgîrî çi tişte bi rastî tu dibêjiye çi seqamgîr نەک تەنیا بۆ هاوڵاتیانی کوردستان بەڵکو بۆ خەڵکی تریش لە شوێن و ناوچەکانی تری عێراق دێنە هەرێمی کوردستان بۆ خەلکانی تریش بینیمان چۆن تورک کۆمەڵێک گەشتیاری لە بادینان غەڵتانی خوێن کرد کە چیتر هیچ کەس جورئەتی نەبێت گەشتیاری لەم هەرێمە بکات بەڵام غیرەتیان هەبوو بەغدا هەڵسا سەرپێ عەرشی تورکیان هەژاند جەنابی بناماڵەی بەڕێستیش تەنانەت جورئەتی یەک ڕستە پرۆتەستۆکردنیشیان نییە کە بە ساڵانە ڕۆژانە خەڵکی ئەم هەرێمە بێتاوانە سڤیلە پارچە پارچە دەبێت هیچ قسەتان نییە ئەڵێ ئەمانە هەر خەڵکی کورد خەڵکی ئێوە نین هیچ بێگومان خەڵکی ئێوە نین بنەماڵەتان خەڵکی ئێوەیە زیاتر نییە ئێمە هەمیشە لەگەڵ هەموو ئەو لایەنانە بووین و داوای یەکڕێزی هەموو هێزێکی نیشتیمان پەروەەر دەکەین کە بڕوای بە ئامانجی پاراستنی هەرێمی کوردستانەوە بێت پاراستنی هەرێمی کوردستان یەک شاخی کوردستان برێ هێزەکانی جەنابەت پاکانەی بۆ تورک نەکردبێ و مقڕتان لەسەر ئەو
شاخە بەرزانە بۆ تورک دروست نەکردبێ بەڵام دیارە مەبەست پاراستن دەستگای پاراستنێک کە خۆت و باوکت بەڕێوەبەری دەکەن و شان بەشانی تورکیش دەکەن نەک تەنیا تۆ لەگەڵ کام لایەنانە بوو؟ لەگەڵ هەموو ئەو لایەنانە بووین و داوای یەکڕێزی هەموو هێزێکی نیشتیمان پەروەەر دەکەین کە بڕوای بە ئامانجی پاراستنی هەرێمی کوردستانەوە بێت. کام لایەنانە ئێوە لەگەڵ کام لایەن بوون لە سەرەتای سەرهەڵدانەوە تا ئێستا شان بەشانی تورک کوردتان کوشتووە بە وتەی جەنابێت تورک ئامانجی یەکڕێزی کووردە کەواتە ئامانجی تورک یەکڕێزی کووردە پشتگیری لە یەکگرتنی نەتەوەی کورد دەکات ڕژێمی ئیران بڕوای بە یەکڕێزی کوردبوون و کاتی قیادەی موقت لەگەڵ پازدارانی ئیرانی کە بە هەزاران پێشمەرگەی کوردی ئێرانتان بۆ ڕژیمی شای ئیران و دواییشە بۆ ڕژیمی خومینیتان کوشت کە ئێستاش ئەکەن هەر لە مێژووی دێرینەوە تا ئێستا شان بەشانی داعش خەڵکی هەرێمتان ئیبادە کردووە و بازرگانیتان بە کچانی شنگالەوە کردووە هەر ئێستاش بەبێ تورک یەک هەنگاو ناتوانی فڕە بدەیت بەڕێز تەنانەت بڕیاری دادگاش بەبێ تورک ناتوانی بدەیت ئێوە بڕواتان بەلایەنی نیشتمان پەروەرە بڕوایان بە خزمەتگوزاری هاوڵاتیانی کوردستان بێت خزمەتگوزاری هاوڵاتیانی کوردستان لە چ ڕوویەکەوە لە موچەی پاشکەوتەکە لە ڕووی کارەبا و ئاو لە ڕۆی خوێندنەوە کشتوکار لە چ ڕوویەکەوە بە چ ڕوویەکەوە بەڕاستی بڕوایان بەوە بێت کە ڕوبەڕووی گەندەلی بوەستینەوە تۆ ڕوبەڕووی گەندەلی بوەستیت دەبیت تەواوی سەرکردەکان و بەڕێوەبەران و فەرماندەکانی لەشکەری و سیاسی هەر هەموویان ڕوبەڕووی دادگا و سزادان بکەیت تو چۆن دەتوانێت ڕوبەڕووی گەندەلی ببی ئەبێ لە ناو بچی ئەبێ بڕوخەی سەران سەر لە ناو بچی سەر لە نوێندە کەسی تردانن یعنی هەر هەمووی خۆتانیش خۆت دنیایەک سەرمایە ئەمارێمەت بە مڵکی شەخسی ناردوتە دەرەوە سەرمایە گوزاری ملیاریت کردووە هەموو بەڵگەکان دەرکەوتنە دەرەوە بەجاران بەڵاو بوونە لەگەر کێ دەتەوێت ڕوبەڕووی گەندەلی بوەستیت ئەوانەی دژبەری گەندەلی وەستان تۆ هەر هەموویانت تیرۆر کرد یان بە سزای قورس خستوتە زیندان یان ڕاوت پێنا بەرەو هەندەران کێ جورعەتی هەیە بە بێ هاوپشکی جەنابەت ئەسڵەن گەندەلی بکات کێ دەتوانێت کی جورعەتی هەیە گەندەلی بکات بە بێ جەنابەت بڕوایان بە وڵات پارێزی بێت وڵات پارێزی وڵات پارێزتان هەر لەم هەرێمە قەت نەهێشتووە تورک ڕێگە نادات تورک لە تۆ قبول ناکات بڕوات بە وڵات پارێزی هەبێ ئاخر وڵات پارێزتان هەر لە دهۆک و هەولێر نەهێشتووە یان ڕادەستی تورکتان کرد خۆی بە دەیان یان بە سەدان وڵات پارێزی بادینان کە لە ژێر ئەشکەنجە و لێکۆڵینەوەی زیندانەکانی جەنابەت دابوونە هەموویان دەڵێن جورعەتمان نەبوو بڵێن وڵات پارێزی هەر هیچ یەکسەر جنێوباران دەکراین واللهی ئەو کاتە کە وشەی وڵات پارێزت بەکاردەهێنا لە هەمان چرکە وڵات پارێز لە ژێر ئەشکەنجەدا بووە بەدەستی هێزە ئەمنیەکانی جەنابەت واللهی لە هەمان چرکە کە دەتگوت وڵات پارێز وڵات پارێزی ئێمە هەمیشە لەگەڵ ئەو لایەنانە یەکڕێزی بەڵام هیچ کات و هەرگیز ئێمە ناتوانین هاوبەش و بەشدار بین لە خاکفرۆشی چۆنە؟ بڵێ با بزانین وڵات فرۆشی خاکفرۆشی چۆنە با فێر ببین لە جەنابەت پەروەردە وەربگرین یەک گەڕەک و ناوچە بڵێن کە میتیا جێگیر نەکرێ بن یعنی لە ناو هەموو منتەقا یەک کۆلان شەقام بڵێ کە بازرگانی تورکیانە بێت بە شەریکە و کۆمپانی و بنکەی بازرگانی و مۆڵ و فروشکا و بنکەی هونەری و کلتوری کە تایبەتە بە تورکردنی هەرێم فەرم و هونەرمەندی کورد دێتە هەولێر یەکسەر یان دەستە سەر دەکەن یان ڕاوی پێدەنن یان دەری دەکەن ئەگەر ڕادەستی تورکیا نەکرێت بەڵام فەرم و کەسێکی تاوانباری بەرامبەر کورد وەکو ئیبۆ دەهێنن بۆ تورک لە ناخی کوردستان پرۆپاگەندەی فاشیزمی تورکی دەکات خاک فرۆشتن چییە بەڕاستی
ئایا شمولی کچ فرۆشتنیش دەکات کە بە هەزاران کچی کوردی شنگال بە هاودەستی ئەفسەر و فەرماندەکان و برا و ئامۆزاکانی جەنابەت کەوتنە بازار و بازرگانی پێکران؟ ئەگەر شمولیان ئەکات چیت کرد بۆیان؟ خاک فرۆشتن چییە؟ ئایا شمولی دارفرۆشتنیش دەکات؟ بە هەزاران تڕێلەی داربەرە و فرۆشران سنوور بە سنوور ڕوود کران لە دار، چۆمر کانزەکانی شاخەکانی بەرزی ئەم بادینانە هەر هەموویان فرۆشران بۆ تورک. بازرگانی لەسەرە. فرۆشتن چییە؟ بزانم خاک فروشی شمولی ناوتیش دەکات؟ بۆ 50 ساڵ ناوتی ئەم کوردستانەش بە ڕۆبعی نرختان فرۆشتە تورکیا کە حتا مافی نەوەی داهاتووشتان فرۆشتووە. کەواتە مافی نەوەی داهاتوو ئەم نەفتە چەند دەتوانێت هەبێ؟ ئایندەشتان فرۆشتووە. کاکی سیاسەتمەداری حەکیمانە و برایی گەورەی هەرچی مرۆڤی درۆزن و منافق و بەرژەوەندی پەرست. تیمان بگەینە سەرەتا خاک فرۆشتن چییە؟ شمولی مرۆڤە کوردەکانیش دەکات کە ئەمە 30 ساڵە دەرفرۆشنە تورک. چەند کوردتان بە پارە ڕادەستی تورکیا کردووە؟ دەتوانی بژمێری؟ ناشمێردرێت. بە شێوازی لەشکری و بە استخباراتتان بە ئاسایشتان بە لژنە و لەق و حیزب و بە جەماوەری کەڕ و کوێر و لاڵەکانتان. خاک فرۆشتن چییە؟ ئێوە پارچەکانی تریشتان بە ئیمزا لەگەڵ حکمەت چەتن و لەگەڵ سلێمان دێمرل و تانسۆ و بە ئیمزا ڕادەستان کرد و بەڵێنتاندا کە هەرگز مافی ئەو پارچانە ناپارێزن و ئەوان بە نەتەوە نەزانن و تا دەگاتە ئەم ئەردوو منافقە هەر هەمووی پێشکەشی تورک و فارس و عەرەبتان کردووە. مافی یەک کوردی پارچەکانی تر نییە لەم پارچەیە کە هەر سیاست بکەن. ئەی کورد فروشی و خاک فروشی لای تۆ واتای چییە بەڕێز؟ لە گەندەڵی لە تیرۆر و تۆقاندن ئێوە دژبەر تیرۆر و تۆقاندنن؟ یعنی بەڕێزە دژ بە تیرۆر و تۆقاندنی؟ وەڵڵاهی زۆر ڕووقاینی. وە چ بسەرێ ڕۆژنامەوانایینەوە؟ وە چاوا دەستە سەرکردن؟ وە چاوا وەدات تیرۆر کرد؟ وەدات چ لێ هات؟ یەک بەلگە یەک شەواهدجی وەلدەستێ مەڵباتێ وانداژی نەهێلا وە چاوا هەرژە نۆتۆیەکێ نۆتۆ دوێ حەتانوکە بە سەدان ئینسانن ڕۆژنامەوان کەسایەت شۆڕەشگەر زانا مامۆستایان ئاینی ئۆلی زانکۆی سیاسەتمەدارن نەتەوەیت وەک ڕەوف کامل وە ترورکردینە. وە چەند کەس ji بنەماڵە سوارەغا لەسەر بەختێ مستەفای وەرگرتن و بێسەر و شوونکردن. کافر مرۆڤێ ئەسیر ناکوژید، هیچ کەس ناکوژید. هزاران ئەسیر دە دەستێ خوددا وا کوشتینە حەدانوکە. ئەسیر وا دگرتن وا دکوشتن. کورد نە کەسێدی. ئەسیر دیل ڕۆژانە تیرۆرن وە بەردەوامن. ئیدعا جەنابێتە یا چییە نەزانم. لە سەرانەستاندن سەرانە ئەمە یەکەم جارە خەڵک ناوی سەرانەستاندن لە زمانی جەنابەت دەبیستێت بەڕاستی. ئەویش چونکە بە سەدان بەلگە کەوتە بەرچاوی ڕایگشتی کە نوکەران و فەرماندەکانتان چۆن خەڵک دەتۆقێنن و سەرانە لێیان دەستێن و بە یاسا و پۆلیس و ئاسایش و دەسەڵاتەوە هەمویان بە هاودەستی ئێوە ئەم کارانە دەکەن. بۆیە ئەمووشە بە زمان دەهێنن. وەزعەکە شڕە ترساوی زۆر دەزانی هەموو کەس دەزانێت کە چۆن خەڵک لە پێناو بەرژەوەندی خۆتان بەکارتان هێناوە یان لە ئەوەی کە خەڵک لە پێناو بەرژەوەندیەکانی خۆمان بەکاربێنین. دیارە لە وەزع شڕەکە زۆر نیگەرانی و ترساوی بۆیە ناوی گەندەلی و دژایەتی سەرانە و خاکفرۆشی و باسی شتیوا قورس دەکەیت کە وا بیر دەکەیت بۆ کوێر و کەڕ و لاڵ سەدەکەیت. بێگومان وایە بەڵام لایەنگرانتانیش خۆیان لە کوێری و کەڕی و لاڵی داوە چونکە ئەوان بەشێکن لەم دزی و سەرانەستاندن و خاک فرۆشتن و بۆیە گوێیان چیمەنتۆی بەرژەوەندی شەخسیتیایە وەکو جەنابەت کە دەڵێ هەوڵمان خوشکەزەرانی خەڵکی هەرێمە ئامانجت خوشکەزەرانی خۆتانە. ئێمە گوتومانە لە خزمەتی ئێوەی خۆشەویست دەبین وەخوا یارمەتیمان بدا بەردەوام دەبین لەوەی کە خزمەتیەوە بکەین. خزمەتگوزاری چی؟ مولکەکانی برازا و ئاموزەکانت قۆمارخانەکانتان نادی شەوانەکانی گوندی لوبنانی و هەولێر و دهۆک و مۆتێلەکان و هۆتێلەکانتان چییە خزمەتگوزاری؟
مەبەستت لە خزمەتگوزاری چییە یانی؟ کا کشتوکال، کا خوێندنی ئاستی بالا، کا بەرهەمداری، ئابووری سەربەخۆ، پێشەسازی، کا موچە، کا پاشکەوت، کامە پاشکەوت بە قوتان و لێدانی مامۆستا لەسەر شەقام خزمەتگوزاریتان کردووە لە وەڵامیاندا کە داوای موچەی خۆیانیان کردووە هیچی ترە. لە ڕووی ئابووریەوە لەخۆ بە زیاد بێ ڕۆژ بە ڕۆژ ئومێدمان زیاترە کە هەرێمی کوردستان بەرەو ئاسوەیەکی ڕۆناکتر هەنگاو دەنێت. چی؟ لە ڕووی ئابووریەوە دوای 30 ساڵ چاوەڕێی ئاسۆ بکەین تازە ئاسۆی ڕۆناکتر کەی کاریگەری زۆر لەوانەیە ئێستا دەرنەکەوێ بەڵام دوای ماوەیەکی تر کاریگەریەکانی ئەم هەوڵانەش بە دەردەکەون. دیسا بەڵێن فرۆشی ئەوە تۆ دەتوانین لەبەر گوێی کەسانێک بخوێنی کە کوێرن و کەڕن و لاڵن. ئێمە تەنیا ئەگەر 10 کەسی چاوکراوە و هوشیار و زیندوو بە شەرەفمان مابێت لەم هەرێمە بەشی دەکات ئەم هەموو چاواشە درۆدزی و تاوان و گەندەلیانە لەژێر سڵتەی جەنابەت و بنامالەت بۆ تەواوی جیهان ئاشکرا بکەین. تۆ باوکت نیوەی ئەم هەرێمەتان دۆڕاند بەهۆی چاواشەی ڕیفراندۆمی سەختەکەتانەوە تا 50 ساڵ ناوتان پێشکەشی تور کرد لەلایەن بەغدا بە فەرمی و جیهانی نەوتی هەرێم بەهۆی تاڵانکردن و حیف و مەیلکردنی لەدەست ئێوە دەرهێنرا. یەک پێشەسازی و کشتوکال و ئابووری سەربەخۆتان نییە، یەک هەنگاوی ئاو و کارەبای سەربەخۆتان نییە لەم هەرێمە هەر نییە. کامە ئابووری، کامە سەقامگیری و کامە پێشکەوتن. باسی سەرمایە ملیاری و ملیۆنی جەنابی خۆت دەکەی لە ئەمریکا و ئەوروپا لەوانەیە و هیوادارم ئەمە یارمەتیدەرێکی زۆر بێت بووە ئەو نانەی داتە بە ئەو ڕۆژوگرانەش هەر هەمووی حرامە وەک نەجاسەتە. ئەو نانە لەکوێت هێناوە؟ کرێکاریت بۆی کردووە؟ ملکی باپیر و بابت بووە؟ چی بووە؟ لەکوێت هێناوەوە؟ ئەو ڕۆژوگرانە ڕۆژیان بەتاڵە، ئەو فتارەیە هەمووی بەتاڵە، بە نانی حرام ئیفتاریان کردووە. خوا خێرت نەنووسێ و هیوادارم باوکت تەمەندرێژ بێت چونکە ئەم میلەتە ئیشێکی زۆری بە جەنابی